بەڵێ بینرای 964 هەروەکو دەیبینن ئەمە ئاگری گوندی سۆربەش کاکەڵایە لە سنووری ناحیە شەمامک بە دیاریکرا لە دوای کاتژمێر 6 ئێوارە لە دوای کاتژمێر 6 ئێوارەوە ئاگرەکە هەڵگیرساوە بەهۆی بەهێزی ڕەشەباوە بە تەواوەتی بۆڕی ئاودێری یاخود بابرێن مەڕەشا بوو و ئەو گەنمەی لێرە بوو بە تەواوەتی سوتاوە و هیچیان بۆ دەرنەچوە. یەکێک لەو کەسانێک کە خاوەنی ئەم ئەرزە بوو باسی لەوە کرد کە 120 دۆنممان تا ئێستا سوتاوە، یعنی بە دیاریکرای گوتی تا ئێستا 120 دۆنممان سوتاوە و ئەمەی دەیبینن دیمەنەکانی ئێستایە کەوا بۆ ئێوە دەیوازینەوە. جگە لەمەش تیمەکانی بەرگری شارستانی لە هەوڵی کۆنتڕۆلکردنی ئاگرەکان جگە لە تیمەکانی بەرگری شارستانی خەڵکی ئەو گوندەی ئێرە یاخود خەڵکی سۆربەشیش بە ئامێرە کشتتوکاڵەکانیان هاتوون بۆ ئەوەی کەوا ڕێ لە ئاگرەکە بگرن. ئەمە ئەو ئاگرەیە کە بە دیاریکراوی نزیکەی 2 کاتژمێرە ئەم ئاگرا هەیە و ئەم شوێنە ئاگری گرتووەوە بە تەواوەتی ئەم ناوچەی یەک پارچە سووتاندووە و هیچیان بۆ دەرنەچوە. ینی خاوەنی ئێرە کە ناوی محسین عوسمان بوو باسی لەوە کرد کە 120 دۆنممان سوتاوە تا ئێستا و بەهۆی ڕەشەبایەکەوە، ینی ئاگرەکە بە شێوەیە کە بەهۆی ڕەشەبایەکەوە بە تەواوەتی پەرش و بڵاو بووە و بە تەواوەتی زیاتر پەرە دەسێنێ.